گفتگوی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز نەبەس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاک نەبەس زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵم ئەمڕۆ ڕێکارەکان لەلایەن پارێزگاری هەولێرەوە ئاماژەی پێکرا و لەلایەن لیژنەی ئەمنیەوە بڵاوکرایەوە پێم بڵێ چۆن ئێوە وەکو قایمقامیەت چاودێری بانگەشەی هەڵبژاردن دەکەن لە هەولێر؟ بەڵێ ئێوارەتان باش. طبعا وەکو ئاگادارن ئێمە دوێنێ ئێوارە لە دیوانی پارێزگا کۆبنەوەیەکی فراوانمان ئەنجامدا، کۆبنەوەی لیژنەی ئەمنی و لایەنە ئیداریەکەش تێدا بوو تەوەرێک لە کۆبنەوەکە کە بەڕێوەبەرانی شارەوانی سەرۆکی شارەوانی هەولێر ئامادە بوون. دواتر کۆبنەوەی لیژنەی ئەمنی ئەنجامدرا، هێزە ئەمنیەکان پۆلیس، ئاسایش پۆلیسی هاتوچۆ زێرەڤانی کە بەشدار بوون لەو کۆبنەوەیە باز لەو ڕۆژێنانە کرا لەو کۆبنەوەیە کەوا ئێمە یەک دوو ڕۆژی تر خۆتان دەزانن بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکە. ئەو ڕێکارانە کە چینە پێویستە بگیرێتە بەر لەلایەن هەموو لایەنەکان و کاندیدەکان و لایەنە سیاسیەکانیش. ئێمە ئەو کۆبنەوەیە ڕاگەیەندراوەکی لێ دەرکرا بە 13 خاڵ بەشێک خۆت ئاماژەت پێکرد تازە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بانگەشە دەست پێ دەکە نابی هاوڵاتی بێزار بکرێتن. ئەو گرتبوونەوەی ئۆتۆمبیل و با بڵێن ئەو مەسیرانەی بە ئۆتۆمبیل دەکرێتن لەسەر شەقامەکان دەبنەوەی گرتنی ڕێگا و بێزارکردنی خەڵکەوە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراونیە. پۆلیسی هاتوچۆ هەر ئۆتۆمبیلێک ژمارەکەی بشاریتەوە یاخود ژمارەکەی لێ بکاتەوە یاخود بەو کارە هەڵسیتن سەرپێچی بکە لەسەر شەقامەکانی زراعەتی لەگەڵ دەکە و دەست بەسەر ئۆتۆمبیلەکەی دادەگیرێتن. هەروەها سەبارەت بە چۆنیەتی بانگەشەکردنی کاندیدان ئەوە هەمووی ڕۆن کراوە. ئێمە یاسای کۆمسیۆن هەیە کە کاری پێدەکرێت، هەمان تەبعەن ئەو کۆبنەوە نوێنەری کۆمسیۆنیش بەشدار بوو تێدا. هەروەها ئەو ڕێنمایانەی کە لە شارەوانیەکان دەرچوە ئەو ڕاگەیەندراوەی کە دوێنێ پارێزگا تەبعەن پوختەیەک بوو لەو یاسایە و لەو ڕێنمایانەکەوە کاری لەسەر دەکرێت ئەو 13 خاڵە لەوانە وەرگیرە. ئێمە ئەو لایەنانەی کە بەشدار بوون یاخود ئەوانەی ڕاست پێدراون ئەوانە کار لەسەر ئەوە دەکەن و ئەو سەرپێچیانەی کە بەدی دەکرێت تەبعەن تۆمار دەکرێتن ئیجرایەتیش دەکرێت. چۆن تۆمارەکرێت؟ بەزانی بۆ نمونە من هاوڵاتیەکەم ئەگەر سەرپێچیم بینی من لایەنی پەیوەندیدار ئاگادار بکەمەوەیان خۆم سکاڵا لە کۆمیسیۆن تۆمار بکەم چۆن دەبێت؟ شارەوانیەکان هەموو ڕێگایەکان کراوەیە دەتوانانی لە کۆمیسیۆن سکاڵا بکە یاخود شارەوانیەکان ئاگادار بکاتەوە یاخود قایمقامیەت ئاگادار بکاتەوە لە ڕێگای ئەو هەماهەنگیەی کە هەیە لە نێوان ئەو فەرمانگانە وەکو شارەوانیەکان و قایمقامیەت و کۆمیسیۆن ئەوە تۆمار دەکرێت و لەسەری تەزبیت دەکرێتن ئینجا کاندید بی لایەنی سیاسی بیتن دواتر بەپێی یاساکان کە لە یاسای کۆمیسیۆنی شاتێ دوای کۆتایی هاتنی پرۆسەکە ئەکید تووشی پێبژاردننی دارایی دەبیتن تووشی ئەو سزایانە دەبیتن سزای تونتریشی تێدایە کاندید هەیە کە پابند نابی ئەمە بەپێی یاساکان مامەڵەیان لەگەڵ دەکەین. بەڵام ئەوەی لە هەمووی گرنگترە ئێمە ڕوونمان کردەوە ڕاشماگەیان کە بانگەشە لە چەند شوێنێک بە تایبەت هەڵواسینی پۆستەر و ڕسم و ئەو دروشمانەی کە هەیە لە چەند شوێنێک بە هیچ شێوەیەک ڕێگە پێ نادەین قەدەغەیەوە وەکو شوێنە کەلتوری و مێژوویەکان ئێمە باڕوونتریش ڕوونی بکەینەوە. بازاری قەیسەریمان هەیە کە ڕێگە پێ نادرێتن. چواردەوری قەڵاتمان هەیە، دیوارەکانی قەڵای هەولێرمان هەیە کە شوێنێکی مێژوویە ڕێگە پێ نادرێت چ پۆستەری لێ بدرێتن. هەروەها ئەو شوێنانەی کە ڕێگە پێدراون دیاری کراوە بە چ شێوازێک یاخود بە چ شێوەیەک ڕسم و دروشمەکان و پۆستەرەکان لێ دەدرێتن دەبیت لە ڕێگای ستاندێک بی یاخود هەڵبواسرێتن نەک بە ستیکەر بە لەزگە بیتن لێ بدرێتن و بەغەڕە و بەو جۆرە مەوادانە کە ببتە هۆی پیسبوونی دیوارەکە دواتریش لێکردنەوەی زەحمەت دەبیتن ئەسڵەن لێ ناکرێتەوە احتیمالە ئاسەواری تاکو چەند ساڵێکی تریش ببینێت کە ئەوە ئێمە ڕێگە پێ نادەین. ئەوە بە سەرپێچی لەسەر کاندید لەسەر لایەنی سیاسی تۆمار دەکرێت ئاگداری کۆمیسیۆنیش دەکرێتەوە لە ڕێگای ئەو لیژنانەی کە هەنا چەند شوێنێکی تر هەیە ناکرێتن ببتە شوێنی بانگەشە یاخود دیوارەکان وەکو دیواری مزگەوتەکان کلێساکان شوێنە ئاینیەکان بەگشتی فەرمانگە حکومیەکان بە هیچ شێوەیەک چ لە دەرەوەی فەرمانگەکان سەردیواری فەرمانگەکان لە ناو فەرمانگەکان ڕێگە بە
بانگەشە نادرێتن. هەروەها نەخۆشخانەکان، قوتابخانەکان ئەوانە هەموو شوێنی تایبەتن بە هیچ شێوەیەک پێویستە کاندید لە ئێستاوە کە بەرنامەی بۆ خۆی دانایە بە شێوازێک بانگەشە بۆ خۆی دەکاتن، ڕیکلام بۆ خۆی دەکاتن، دوورکەویتەوە لەو شوێنانە. لەبەرەوەی هەموو شارەوانیەکانیش کە ئەمە 6 شارەوانیمان هەیە لە ناو سنتەری شار و شارەوانیەکانی دەوروبەریش لە سنووری پارێزگای هەولێر ڕاست پێدراون بۆ لێکردنەوە و هەڵگرتنی ئەو وێنە و دروشمانەی کەوا بە سەرپێچی دادەندرێتن. بۆیە پێویستە کاندید پابند بیتن، خۆی تووشی ئەو سزایانە نەکاتن کە لە یاسای کۆمسیۆن هاتیە، لە ڕێنماییەکانی پارێزگا وەزارەتی شارەوانی هاتیە کە لەوێژ چەند ڕێنماییەک دەرچووە. هەروەها خۆشی تووشی ئەو زیانە مادێ نەکاتن لەبەرەوەی خەرجی تێدەچیتن ئەو ڕسمانە لێ دەداتن، وێنەکانی خۆی لێ دەدا یاخود ئەگەر لێ بکرێتەوەکی تووشی زیانێکی مادی دەبیتن. بۆیە داوایان لێ دەکەین کەوا هاوکار بن، کەوا جێڕایال بن یاخود پابەندی ئەو ڕێنماییانە بن کە دەرچووە. دووگەی نێوان شەقامە سەرچیەکان بە هیچ شێوەیەک ڕێگە پێ نادرێ. ئەمە خۆتان دەزانن ئەو شەقامە سەرچیانەکە دوورگەکانیان فریزی چیمەنی لێ چاندراوە، داروباری لێە، ئەکید دانانی پۆستەر و ئەو جۆرە شتانە زیان بەو چیمەنە دەگەینیتن، زیان بە ژینگەی چاو دەگەینێتنی شوفێران کە لە شێستی دەڕۆن. ئەوە ئێمە احتیمالە لە ڕابردوو ئەو حاڵەتانە هەبووە کەوا بووینتە هۆی توشبوون دروستبوونی ڕووداوی هاتوچۆ ئەوانە بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێت. ئەو ئۆتۆمبیلانی کە بۆ نمونە هەڵواسەکانەدەن لە ئۆتۆمبیلەکانیان و بەناو شاردا دەسوڕێنەوە و دێن، ئەوانە چی بە هەمان شێوە قەدەغەیە؟ ئەمە باسمان کرێمە ڕێنماییەکان و یاساکانی هاتوچوو جێبەجێ دەکرێتن. ئەکید ئۆتۆمبیلی ژمارەی ئۆتۆمبیلەکان نابی بشاردرێتەوە یاخود لێ بکرێتەوە. ئەمە پۆلیسی هاتوچۆ بەپێی یاساکانی خۆی مامەڵە دەکاتن. حاڵەت هەیە ئەکید ڕێگە پێدراوە لە چوارچەوەی بانگەشەیە، لە چوارچیوەی ئەو بانگەشەیە کە کاندیدان کە لایەنە سیاسیەکان دەکەن، بەڵام ئەوەی تر دیاری کراوە. لە هەمووی گرنگتر ئەوەیەکەوە ئۆتۆمبیلەکان ژمارەکانیان نەشاردرێتەوە یاخود جامەکانیان نەشارنەوە، ڕەنگی تاریکی نەکەن. خۆ دەزانی تاریکردنی جامی ئۆتۆمبیلیش بەپێی ڕەزامەندی بەپێی یاسا و ڕێنماییەکانی پۆلیسی هاتوچۆیە. ئەوانە هەمووی پۆلیسی هاتوچۆ مامەڵەی لەگەڵ دەکە بەپێی ئەو یاسا و ڕێنماییانە. ئەمە مەبەست لە دەرکردنی ئەو بڕیارانەش یاخود ئەو ڕاگەیانە ئەوەیە کەوا سیمای شار لە ڕووی ژینگەیەوە بپارێزێ، خەڵک بێزار نەکرێت، بە تایبەت بەکارهێنانی ئامێری دەنجی گەورە کە دەبتە هۆی بێزارکردنی خەڵک، یاریە ئاگرینەکان لە زۆر جار هەبوو ئەوانەکە ڕێگە پێ نادرێتن. مەبەست لە دەرکردنی بڕیارانە پاراستنی شارە، پاراستنی با بڵێن هاوڵاتیانە لە هەموو ڕووداوێک یاخود هاوڵاتی بێزار نەکرێتن. هەروەها لە ڕوژینگەیەوەش دانانی پۆستەر و ئەو ڕیکلامانە بە شێوەیەکی ناتەندروست یاخود ناڕێک لەو شوێنانە دەبتە هۆی پیسبوونی شار، زەرەر و زیان بە شوێنە گشتەکان دەگەینیتن. چوارڕیانەکان کەوا یاخود ترەفیک لایتەکان کەوا احتیمالە شۆفێر لەوێش تووشی کێشەیەک دەبیتن کە وێنەی لێبیتن کەوا بانگەشەوە ئەو دروشمانە بە شێوازێکی وەڵامی ئەوەشی بیتەوە باستان لە ئەوەی زیاتر ڕۆکەمەوە. ئەمە لەمڕۆوە تیمەکان و لیژنەکان ئەکید لە چاودێریکردن دەست بەکار بوونەوە. ئەو تیمانش کە پێکەندراوە چاودێریەکانیان چڕتر دەکەنەوە، هەروە هێزە ناوخۆیەکانیش کە بەپێی پلانێک دابەش بووینە لۆ پاراستنی شوێنە گشتەکان ئەوانیش پلانی خۆیان داناوە. بۆیە داوا لە هەموو لایەک دەکەین کەوا پابند بن، کەوا هاوکاری ئەو تیم و ئەو هێزە ئەمنیانە بن بۆ ئەوەی کەشێکی ئازادانە بۆ هەموو لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی کەشێکی ئارام بۆ هاوڵاتیان بۆ ڕەخسێ. ئەو ماوەی ڕابردوو تاکو بیستیدا چەند ڕۆژێکیش تا بیستی دەکا ئەو بڕیارانە دەیگریتەوە بۆ ئەوەی کەوا بەبێ کێشە و گرفت بەڕێ بکەین. زۆر باشە. لە خاڵی 12 ڕێنماییەکان دەڵێن بۆ ئەنجامدانی گرتبوونەوەی جەماوەری پێویستە کە لە لیژنەی ئەمنی پارێزگای هەولێر موافقەت وەربگیرێ. ئەگەر ئەوە نەکرا وا کۆبوونەوە کرانی، ئێستش هەندێک جار دەبینین دەچنە ناو جەماوەر و هەندێک گرتبوونەوە کرانی بانگەشەی پێش بانگەشە دەستی پێکردووە. ئێوە چی دەکەن لەو کاتانە؟ ئەکی دێمە لەوەش بەپێی یاساکان مامەڵە لەگەڵ ئەو کەسانە دەکەین کە ئەو کاریان ئەنجام داوە.
ڕێگەشیان پێ نادرێ بەو شێوە لەبەرەوەی ئەگەر ڕەزامەندی لیژنەی ئەمنی هەبی ئەکید ئەو لایەنەی کە ئەو گردبوونەوەی ئەنجام دەدا ڕێنماییەکانی پێدراوە پێ ڕاگەیەندراوە کە بە چ شێوازێک گردبوونەوەکەی خۆی ئەنجام دەداتن کە مافی هەموو لایەک پارێزراو دەبیتن ئارامی شار تێک ناچیتن خەڵک بێزار ناکرێتن شەقامەکان ناگیرێتن هەمووی پێی دەدرێتن بەڵام ئەکید ئەگەر بەبێ ڕەزامەندی وەریگریتن احتیمال لە پابەندی ئەو ڕێنمایانە ناویتن نازانیتن یاخود ناتوانیت چۆن مامەلە لەگەڵ گردبوونەوەکەی خۆی بکاتن بۆیە ئێمە یاساشمان هەیە جگە لە بار و دۆخە ئاساییەکانیش کەوا هەموو گردبوونەوەک پێویستی بە ڕەزامەندی هەیە ئەوە بەپێی ئەو یاسایی کە لە پەرلەمانیش ماوەی چەند ساڵێکە دەرچوە بۆیە هەر کەسێک کە پابەند نەبی داوای ڕەزامەندی نەکاتن بەپێی یاساکان مامەڵی لەگەڵ دەکرێت وەکو باسشم کرد یاساکانی کۆمسیۆن یاسای ڕوونن یاسای توندی تێدا هەیە سەرپێچیە دەگاتە قۆناغی ئەوەی بستە دادگاکانی لێکۆڵینەوە لەوێن دەرێ بەپێی یاساکان ئیزراەتی سزای یاخود یاسایی تند وەرگێتن بۆیە ئەو خاڵی کە باسیشت کرد ئەگەر پابەند نەبوون بەپێی ئەو یاسانەی لە بەردەستدا مامەڵی لەگەڵ دەکرێت. زۆر سپاس بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر سپاس دەکەم.